کەرکووک هەر لە ئەزەلەوە شارێکە ئەقڵەیە، شارێکە ململانەی زۆری تایە، شارێکی ئارام نییە، شارێکی مستەقر نییە. یعنی شارێکە خاوەنی زۆرە و کێشەی زۆرە، لەبەرەوەی خاوەنی زۆرە کێشەی زۆرە کەنا لە ئەساسا پێم وان نییە پێک هاتی کەرکووک ئەو کێشەیان هەبێ ئەگەر چی سروشتی کەرکووک بەو شێوەیە کە میکسێک کە تێکەڵاوێکە لە کورد و لە عەرەب و لە تورکمان و لە ینی مەزاهبی تایە پێکهاتەی زۆر تایە قەومیاتی جیاوازی تایە بەڵام لە ئەزەلەوە ئەم پێکهاتانە بەیەکەوە وەکو خەڵکە ڕەسەنەکە وەکو دانیشتوانە بێوەیەک وەکو ئەوانەی کە دەست و قاچیان لە ناو سیاسەتانیە توانیوانە ژیانێکی ئارام تا ڕادەیەک بەسەر بەرن بنمونە مناڵێکی عەرەب و کوردێک و تورکمانێک بەیەکەوە لە مەکتەبێک دەوامەکە نەخۆشێک لە هەر کام لەو قەومیەتە بە لە یەک نەخۆشخانەیە دەوا وەرەگرێ ینی لە ئاستی خوارەوە لە ئاستە کۆمەڵایەتەکە کێشەیەکی ئەوتۆ لە ناو کەرکووکانیە بەڵام بەداخەوە ئەم ململانەیە لەسەر پۆست و لەسەر بەرژەوەندی و لەسەر ئەوەی کە کێ خاوەنی کەرکووکە هەڵبەت هۆکارەکە شڕون و ئاشکرایە لەبەرەوەی کەرکووک خاکە ڕەشەکەی عێراقە ئەو خاکەیە کە زۆرترین و باشترین نەوتی ژێرزەوی عێراق یەکێک لە سەرچاوەکانی کەرکووکە بۆیە حتمما لە هەر جێگایەکە بەرژەوەندی هەبێ لە هەر جێگایەکە چۆنەڵێی سەرچاوەیەک هەبێ کە مای چاوتێبڕینی دوژمنان بێ یاخود هەر لایەنێکی تر بە تەنها دوژمنە هەڵبەت ئەو جێگایە ئیتر بێ بەجێگەی ململانەیەکی قورس و سەخت کەرکووکیش لە ڕاستیە ئەمە هۆکارەکەیەتی خاکێکە کە زۆر دەوڵەمەنە خاکێکە کەوتە خاکی ڕەشی تر تەواو یعنی ئەتوانین لەوە تێبگەین بۆیە ئەم ململانەیە لە کەرکووکا دروست بووە لەبەرەوەی ئێستا سیاسەت بریتیە لە اقتصاد یعنی ئەوەی کە کۆڵەکە هەرە گەورەکەی سیاسەتە ئێستا اقتصادە بۆیە لە دنیاە شەڕی زلهێزەکانیش ینی ئەگەر بشگەڕینەوە بنمونە نزیکترین کە ئێستش بەردەوامە شەڕی ئۆکراین و رووسیا هەر بابەتەکەی اقتصادە بابەتەکەی ڕاستە بە ناوی سنوور و بە ناوی خاوەندارەتی بەڵام ئەگەر ورتری بکەینەوە بابەتەکە هەر بابەتێکی ئابووریە تەماعکاریەکی ئابووریە لەبەرەوە بە شێوەیەکی ئاسایی کەرکووکیش ئێستا یەکێکە لەو جێگایانەی بەهۆی بەرژەوەندی بۆی و اقتصادەوە ئەم تەماعکاری لەسەرەوە هەر لایەنێک بەهی خۆی ئەزانێ بنمونە کورد دەڵێ شارێکی کوردستانیە کەرکووک قورسی کوردستانە کەرکووک دڵی کوردستانەوە لیستێک هۆکارمان هەیە ئەتوانین ڕوونی بکەینەوە کە کەرکووک شارێکی کوردیە تورکمانەکان هەڵەسن ئەڵێن نەخێر هەڵبەت تورکیا لە ڕێگەی تورکمانەکانەوە ئەڵێن نەخێر بەشێکە لە ویلایەتەکانی کەرکووک بەشێکە لە ویلایەتی موسڵ و گەڕێتەوە بۆ تورکیا عەرەب بە هەمان شێوە بە شارێکی عەرەبی بۆ یەکێک لە پارێزگاکانی عەرەبی ئەزان و مڵکدارێکی بخۆیە گەڕێتەوە لەبەرەوە ململانەی کەرکووک قورسە بڕاستی مەرج نییە ئێمە کەوتمان حیزبە کوردستانیەکان ئیتر هەمویان بە یەک ستراتیژ سیاست بکەن یعنی مەرج نییە لەبەرەوەی پارتێکی کوردیە و ینی بە پشکی خۆی ئەزانێ بە مافی خۆی ئەزانێ ئیتر ئەمە هەموو استراتیژەکانی دروستە و هەموو سیاسەتەکانی سیاسەتێکی نەتەوەیی و بۆ بەرژەوەندی باڵا و بۆ چاکەی گشتیە بە پێچەوانەوە ینی بەداخەوە ئێستا بەشێک لە حیزبەکان ئەجێندای دەرەکی جێبەجێ ئەەکەن بەشێک لە حیزبەکان تەمویلیان لە دەرەوەیە بۆ پشێوینانەوە ینی بەداخەوە نەتوانم ئەوە بگێڕمەوە بۆ ئەوەی کە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان داردەستی سیاسەتی دەرەکین سیاسەتی هەرێمین یعنی بەداخەوە ئێمە خۆمان نەمانتوانیوە لە چوارچێوەی حیزبە کوردستانیەکانە لە چوارچێوەی پارتە کوردیەکانە یەکگرتوویەکی نەتەوەیی دروست بکەین یاخۆت بە نمونە خەتێکی سوورمان هەبێ هیچ کام لە حیزبەکان هیچ کام لەو لایەنانی کە نوێنەرایەتی بەشێک لە خەڵکەکەی خۆی ئەکات لایەنگرانی حیزبەکەی نەتوانێ ئەم خەتە سوورە ببەزێنێ ئەم خەتە سوورە چییە بەڕەنەم خەتە سوورە ئەوەیە تۆ لە کەرکووکە داکۆکی لە کوردستانی بوونی کەرکووک بکەی ئەوەیە لە کەرکووکە بەشێک بی لە بەرقەراری ئەمن و ئاسایش لە کەرکووکە بە تایبەتی کە چەند دەورانێکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووکە هەر بەهۆی ئەم ململانەیانەوە بەڕێوە ناچێت یعنی ئێمە لە بری ئەوەی بۆ ئەم جارە هەڵی سەرخستنی ئەم پرۆسەیە بین هەڵی ئەوە بین کە ئەم هەڵبژاردنە وەکو هەڵبژاردنێکی چارەنووساز دیقەت بگرین و هەوڵی بین بەداخەوە یەین بە ناوی بارەگاوە یەین بە ناوی چوزانم بیانووی بێ بنەماوە ئەم هەوڵین ئەم
تەجروبە یاخود ئەم هیوا گەورەیە لەبار ببین چونکە ئێمە نابێت لە بیرمان بچێت یعنی چەند ساڵێکە کە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژارنی تیاکراوە و کەرکووک بێبەش بۆ لەوە ئەوە نەبێت دۆخی کەرکووک بەرەو باشتر ڕۆشتی بێ ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ هەموو ئەو ئەمالانی ئەو ئیشانی کە بەنمونە محافظی کەرکووک ئەنجامیاوە بە تەواوەتی لەوە تێ ئەگەین کە ئەو پێکهاتەی کە ئێستا ئەنجومەنی کە پارێزگاری کەرکووکە یعنی کاری نایاسایی زۆری کردووە ساڵانێکی زۆرە خەریکی هێنانی عەرەبنەوەی کە پێ ئەوسری عەرەبی هاوردە یعنی ئەگەر ئێستا ئێمە بچین داتایەک وەربگرین ڕێژەی عەرەب زۆر زیاترە لە کورد و لە تورکمانیش بەڕاستی بۆ لەبەرەوەی ئێمە خۆمان ڕێگەمان ناوە بەهۆی ئەم ململانەیانەوە هەموو جارە نەمانتوانی ئەم پرۆسەیە سەر بخەین ئەم پرۆسەیەش ئەگەر سەر بکەوێ کێ سوودی لێ ئەبینێ حتمما هەموو لایەنەکانی کەرکووک بە دەرەجەی یەکەمیش کورد لەبەرەوەی تەنها دەرچەیەک بەدەستی کوردەوە مابێتەوە تەنها کاناڵێک کە کورد پێی وابێ ئەمە ئەتوانێت بەشێک بێ لە چارەسەری قەزیەکەی جا لە هەر جێگایەکە بە لە هەرێمی کوردستان یاخود لە کەرکووکە یاخود لە بازنە گەورەکەیان لە هەر چوار پارچەکەیە هەڵبژاردنە ڕێکارە دیموکراسیەکانە کە تۆ نایڵی ڕێکارە دیموکراسیەکان تێپەڕێ کە تۆ بربەستە بیتیایە کەواتە تۆ لە نەتیجەیە چیت کردووە زەررت لە بەرژەوەندی باڵایەوە زەررت لە قەزیی کوردیاوە کە تۆ ململانێت ئەبێ و بەناوی بارەگاوە ڕۆژاژن تێکەی جوزانە دەیان بیانیانە تەلەڤیزیۆن دۆخە بەڵام ڕێکارەکانی خۆیان کۆکەنەوە عەرەبیە لەولاوە جە بەتایبەتی لە بەرەوەی عەرەب هەر خۆشیان نسبەی لەدایکبوونیان زۆر زیاترە لە پێکهاتی کورد یعنی ئەمە یەکێک دوو ئەو عەرەبانی کە لە دەرەوەی کەرکووک هێراون و لە ناو کەرکووکان نیشتەجێکراون و مڵکوماڵیان کراوە بەناوە یعنی تۆ ئێستا بچۆستەی تۆماری دڵنیان بکە لەوانەیە نسبەی کورد زۆر کەمتر بێ بە بەراورد بە عەرەب یعنی هەر لەوانەی ناوێ بە دڵنیاییەوە زۆر کورتە لەبەرەوەی ئێمە یەک لە ڕووی زیادبوونی ژمارەوە بەجۆرێک لە جۆرەکان کۆنتڕۆلی لەدایکبوونمان هەیە یعنی ئێمە وەکو سروشتی پێکهاتی خێزانی کوردی بیرکردنەوەی کوردی بەتایبەتی ئەم نەوە تازەیە وەکو عەرەب نییە جیاوازە یعنی هەموو خێزانێک مناڵێک دوانی هەیە یعنی ماکزیمەم 3 مناڵی هەیە بەڵام عەرەب بەو شێوەی بیر ناکاتەوە عەرەب جگە لەوەی کە خۆیان ئەمە سروشتیانە بەڵام بە وەکو سیاسەتیش بیر لەواکەنەوە بەڵام کەواتە تۆیەی لەبەرەوەی نایەڵی هەڵبژاردن و ڕێکارە دیموکراسیەکان بەڕێوە بڕوا عەرەب لەولاوە پێکهاتەکانی تر لەولاوە خەریکی خۆکۆکردنەوەی خۆیانن تورکمانەکان هەوڵێن دەستی تورکیا زۆرتر بێنە ناو کەرکووکە و زۆرتر داکۆکی کاری خاوەندارەتی کەرکووک بن بۆ لەبەرەوەی ئێمە ساحەکەمان چۆڵ کردووە کەواتە پارتی دیموکراتی کوردستانی شەر خەریکی سەرخستنیەم ئەم ئەجێندایانەیە یعنی لەلایەکەوە لە بەرژەوەندی پێکهاتەی عەرەب شێوی دروستەکە لەلایەکەوە بۆ یارمەتیدانی تورکمانەکان و گەورەکردنی مەساحەی چاوتێبڕین و تەماعکاری تورکیا لە کەرکووکە دووبارە خەریکی سەرپێخستنی پلانەکانی ئەوانە ینی بەداخەوە کە ئێمە ئەبێ زۆر گەورەتر لەم وێنە بچووکە بیر بکەینەوە ئەبێ ئێمە لە بازنە گەورەکەیان بیر بکەینەوە کە ئێمە ئەگەر لە کەرکووکە لە هەر ناوچەیەکی ترا لە کوردستانیشا لە هەرێمی کوردستانیشا زانی تۆ دیقەت بە یعنی هەمان دۆخ لە هەرێمی کوردستانیشا هەیە بەڵام جۆرە سروشتی ململانەکە جۆرە جیاوازترە کە تۆی نایڵی سەخامگیری ئابووری هەبێ کە تۆی ئیلتیزام ناکەی بە دەستور و بە یاسایی بوجەوە تۆ هەمان شتەکەیتەوە هەمان ڕێکار دووبارە ئەکەیتەوە ئەوی کە لە کەرکووکایکەیت دقت بگرە کۆتا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووکە کە لیستی هاوپەیمانی هەبوو پارتی زۆری نەبوو پێم وایە ئەگەر هەڵە نەبم لە مژمارەیە پێم وایە 11 بۆ 13 نازانم بە دەقیقی ژمارەی هەڵت نایەمێ بەڵام لە ناو لیستە هاوپەیمانەتیەکەیە پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی ژمارەکانی هەبوو باشە بۆچی لە ڕێگەی زۆرترین ژمارەکانەوە لە ڕێگەی گەورەترین حزورت لە ناو هاوپەیمانی کوردیا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەوڵ نایەی کار بۆ بەرژەوەندی کورد بکەی ئەگەر تۆ ئێستا مەبەست لەوەیەکە ئەم پشێویانە بۆیە دروست بۆ لەبەرەوەی یەکڕێزی لە کەرکووکانیە لەبەرەوەی کورد پاشەکشەی کردووە لەبەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان بنمونە کە ئێستا لایەنی باڵایە لە کەرکووکە ڕێکەوتنی لەگەڵ عەرەبا کردو کەرکووکیان داگیر کردووە و ئەچیتەوە سەر چەند بابەتێکی تر کە ناچینە ناو تەفاسیلەوە لێرە باسی بکەین بۆچی لە ڕێگەی زۆرترین ژمارەکانتەوە
هەوڵنای ئەم ڕێکارە یاساییە بەکاربێنی ئیستیغلالی بکەی بۆ مافینەتەوەی کورد لە کەرکووکە کەواتە تۆ لێرەیە پرسیار دروستە بێت لە کاتێکا تۆ ئەتوانی بە قانون بە یاسا بە هەڵبژاردن بە شەرعیەتی هەڵبژاردن بە دیموکراسی بە حکمی زۆرینە لەناو ئەنجومەنی پارێزگایە ئەجێنداکانی خۆت یعنی پلانەکانی خۆت بۆ بەرژەوەندی کورد بەکاربێنی لێرەوە ئەم پرسیارە دروستەکە لە کاتێکا کە تۆ ئەتوانی بە ڕێکارێکی تر داپۆکی کاری مافی میلەتەکەتوی بە تایبەتی لە کەرکووکە بۆ دێی ئەمە تێکەیت و بەکاری ناهێنی و بایکۆتەکەی زانی ئەمە ماوەیەکی زۆر چەندە پێویستمان بە کۆبوونەوە بوو لە ئەنجومەنی لا باس لەسەر ساڵی دوای بۆەکەم ئێمە پێویستمان بە کۆبوونەوە هەبوو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە بۆ دیاریکردنی کاندیدێکی کوردی بۆ پارێزگار ئەزانی ئەو کاتە یعنی تەواوی هەوڵەکان بۆ ئەو ئەدرا پارتی دیموکراتی کوردستان ئەسڵن بایکۆتی دانیشتنی کردبوو کۆنە ئەبووەوە یعنی جەلسەی نەئەکرد بۆ ئەوەی کەواتە تۆ بە ئاشکرا دیارە تۆ خزمەتی ئەجێندای دەوڵەتێکی ترەکەی هەر وەکو چۆن لە بابەتی ئابووری سەر بەخۆیان خزمەتی ئەجێندای دەوڵەتی تورکیت کردبوو بە لایەکی تریشەوە سنوورەکانت بۆ ئاوەڵا کردووە ینی ئێمە لە بیرمان نەچێ بە قوڵای نزیکی 80 کیلۆمەتر و زیاتر تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستانە ڕاستە اتفاقێکی کۆنی عێراق و تورکیا هەیە بە بیانووی پاراستنی سنوورەکانەوە هەر کامیکیان ئەتوانن بۆ چەند کیلۆمەترێک بچنە ناو قوڵای سنووری یەکترەوە بەڵام ئایا قوڵای سنووری یەکتر یعنی ئەکاتە دامەزراندنی بارەگا دروستکردنی هێز کەواتە تۆ لە هەموو ڕووەکانەوە یعنی دەستورت ئیستیغلال کردووە سنوورت کردوتەوە یارمەتی دەری بۆ ئەوەی بێنە ناو سنوورەکەتەوە ئاسایشت بۆ فراهەم کردوون لە ڕووی ئابووریەوە ئەوەی کە باسەکەی و تا ئێستا وردەکارێکی بۆ خەڵکی کوردستان بوون و ئاشکرانیە یعنی اتفاقێکی 50 ساڵی لە گردن تایە نازانی چۆن لی دەربچی ئەو تا ئێستش بۆ هەموو هەوڵە بۆ هەموو ڕێکارە یاسایی و دەستوری و بە یاسای بوجە هەتا ئێستا ئابووری کوردستان ڕێک نابێتەوە تا ئەم لەحزەی من و تۆ قساکەین یعنی موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاتر لە 45 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە موچەی چەند مانگێک فەوتاوە کەواتە ئەمانە هەمووی پرسیارگەلی گەورن وا لە ئێماکە بەڵێ پارتی دیموکراتی کوردستان خەریکی جێبەجێکردنی ئەجێندایەکی ئیقلیمی تورکیە بە دەرەجەی یەک بۆ ئەوەی ئەم ناوچەیە ئیستیقرار نەبێ و ئێمە شەزاری نەگەرم ناوچەیە ئیستیقرار نەبێ هەرێمی کوردستان ئەگەر نەمێنێ ئەگەرم سەقامگیریە نەمێنێ ئێمە چەندین ساڵ کە خەباتمان کردووە چەندین ستێپ ئەگەڕێنە دوا وەکو وایە جارێکی تر نەک لە سفرەوە هەر لە ڕاستیان لەوانەیە هەر نەتوانین لە سفریشەوە دەست پێ بکەین وای خۆ دەست پێکردنەوە کارێکی نەکردە ناوێ بەڵام کارێکی زۆر قورسە بێت جێگەی داخە ئێمە تەنها لەژێر چەپۆکی داگیرکاری تورکانین یعنی ئێمە نەتەوەیەکی بێخاوەنین لەبەرەوەی نەتەوەیەکی بێچوارچێوە و بێدەستور و بێ جوگرافیای خۆمانین یعنی زۆر ئاسانە بنمونە ئێران لەلایەکەوە خەریکی دروستکردنی پشێویە تورکیا لەلایەکی ترەوە یعنی ئەمە لە ناو سیستمی ئیقلیمیە لە ناو سیستمی نێودەوڵەتیە یعنی ئەمریکاش لە ڕاستیە و دووەلی یعنی تەحالوفیش دەوڵەتە هاوپەیمانەکانیش تا ئێستا یعنی بەجددی بیریان لەوە نەکردوتەوە هەرێمی کوردستان پارێزراو بکەن لەم دەستانە لە دوژمنکاری و داگیرکاری دەوڵەتە دراوسەکانی بەداخەوە یعنی هەر یەکێک لەم دەوڵەتانی کە ئێمە باسمان کرد هەر یەکێک لەم دەوڵەتانی کە لە چواردەورمانە و لە چواردەورمانە بەر لە مەساحەیەکی دوورترا هەمویان خەریکی ئەوەن کە بە جۆرێک پشێوی لەم هەرێمەیە هەبێ هەر لەم دەوڵەتەشە هەر بەڕاستی ئەبێ لەوە تێبگەین کە نە ئەمریکا و نە هیچ کام لە وڵاتەکانی دراوسێ نایانەوێ عێراق دەوڵەتێکی مستەقر بێ یعنی بەرژەوەندی ئەو دەوڵەتانە بەرژەوەندی تورکیا بەرژەوەندی ئەمریکا لەوەیە کە بە بەردەوامی ئەم وڵاتە بکڵێ و لە ناو سیراعاتی سیاسیە بێ لەبەرەوەی ئەم ناوچەی ناوەڕاست یعنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێ ئەی سروشتەکی وایە بەداخەوە کە ئێمەش لە خەڵکەتی ئەم جوگرافیایە سروشتەکی وایە بە بەردەوامی ئێمە شوێنەکەمان حساسە ئێمە لە جێگایەکەین کە دەست و چاوی هەموو لایەنێکی تیا لەبەرەوە هەر دەوڵەتی تورکیا نییە بەتەنیا دەوڵەتی تورکیا لە ڕێگەی پارتی لە ڕێگەی تورکمانەکانەوە بڵێ خەریکی ئەوەن کە کەرکووک بگەڕێنەوە باوەشی خۆیان و بۆ بەشێک لە ویلایەتەکانی خۆیانی ئەزانین تورکیای ئێستا تورکیای لە سەردەمی عوسمانیەکانەوە چۆن هاتووە ئێستش ئەردۆگان یعنی هەر لەسەر سیاسەتی
ئەتاتورکە ئێمە ئەزانین لە ڕابردووە عوسمانیەکانشیان کردووە ئەتاتورک چی کردووە ینی تورکیا دەوڵەتێکی هزار ساڵەیە تورکیا دەوڵەتێکە تەمنێکی زۆری هەیە لە داگیرکاری لە چاوتێبڕین لە تەمەعکاری بۆیە نابێ ئێمەوە چاوەڕام بکەین کە وڵات تورکیا یعنی بە ناوی دراوسەتی باشەوە هەوڵی ئەوە بە تەجروبەی هەرمی کوردستان و کورد لە کەرکووکە تەجروبەیەکی سەرکەوتی گۆخاوەنی مافبن نەخێر هەر کام لە حیزبەکانی بۆ هەڵبکەوێ وەکو باسم کردن ینی بەداخەوە لە ئێستا پارتی دیموکراتی کوردستان نایشارێتەوە ینی زانی ئەمە بەڕێ بە سیاسەتیانەوە دیارە بە استراتیژیانەوە دیارە بە ئیعلامەکەیانەوە دیارە بە کەناڵەکانیانەوە دیارە ینی لە خیتابیانە ئەمە ڕوون بۆتەوە لەبەرەوە بڵێ تورکیا خەریکی ئەم ئەجێندایە بەڕای من هیوادارم هەڵە بم بەڕای من جیاوازی کورد لەگەڵ پێکهاتەکانی ترا لەگەڵ نەتەوەکانی ترا ئەوەیە لە کاتی میحنەتە لە کاتی پێویستیە لە کاتی زەڕورەتە ئەوان خۆش ئاماژەیەکت پێەیە ئەوان یەکەگرن یعنی دەستەخەنە ناو دەستەوە و هەمویان بە یەک سیاست بە یەک نەفەس ئیش ئەکەن بەڵام ئێمە بەتایبەتی ئەمە لە کەرکووکە زۆر ئەمەمان ینی بینیوە ئێمە لەو کاتی کە پێویستمان بەوەیە یەک ڕیز بین پەرتەوازا بین یعنی لە بەغاش هەمان شت یعنی تۆ دیقەت بە لە 2014ەوە دەورەی چوارەم و پێنجەم و ئەو سێمیش یعنی هی ئەنجومەی نوێنەرانی عێراق چەند هەوڵ درا حیزبە کوردستانیەکان لیستێکی هاوپەیمانی کوردستانی دروست بکەن بەداخەوە نەیانتوانی زانی دروستکردنی ئەم فدراسیۆنە زۆر گرنگە بۆ داکۆکیکردن لە مافی کورد لە هەموو جێگاکانە یعنی بەداخەوە تا ئەو کاتی کە جنابی مام جەلال مابوو حیزبە کوردیەکان جۆرێکی تر بوون و جۆرێک لە هاوپەیمانەتیان هەبوو چ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا چ لە ئەنجومەنی پارێزگاکانە لە کەرکووکە بەڵام لە دوای هەڵوەشانەوەی ئەم یەک ڕیزیە بەداخەوە قەزیە کوردیش زۆر پەرتەوازە بوو بە جۆرێک پەرتەوازە بووە یعنی هەر هیچ کامێکمان ناتوانین پارچەیەکی لێ هەڵبگرینەوە ینی ئەوەندە ورد و خاش بوو ئەوەندە شکاوە لەبەرەوە باشترین چارەسەر و باشترین وەڵام بۆ ئەم شەڕانگێزیانە بۆ ئەم چاوتێبڕین و ئەم تەماعکاریانە ئەوەیە کە ئەمە یەکگرتووبین یەک لە ڕووی حیزبە کوردستانیەکانەوە دوو ئێمە بتوانین هانی خەڵکی بجوکێسێکێکی تر لە کێشەکان لە کاتی دڵنیانە ئەوەیە کە خەڵک بایکۆتی دڵنیانی کردووە خەڵک لە پرۆسەی دڵنیان تۆراوە خەڵک پێی وایە حیزبە کوردیەکان یا حیزبەکان بە شێوەیەکی گشتی چکە ئەمە لە عێراقیشە هەڕوویاوە ینی ئەو مەسحانەی کە کراوە لە کات هەڵبژاردنەکانە نسبەی متمانەی خەڵک بە حیزبەکان زۆر کەم بۆتەوە زۆر دەڕواسەوە ئەمە گەورە بوونگانە لە نێوان هاوڵاتی و لە نێوان حیزبە سیاسیەکانە بەچی ئێمە ئەیبینین بەوەی کە لە کاتی دڵنیانە نسبەیەکی ئەجگار کەم خەڵک ئەچێ بۆ سەر سنوورەکانی دڵنیان کە ئەمەیەکێک لە کێشەکانی ئێمە بەتایبەتی ئێمە لە کەرکووکە ئەزانی ئەم جارە ئەگەر هەرچیمان کردووە بە یار و نەیارەوە بەوەی کە ئەوێ پرۆسەکە سەر بکەوێ ئەوەشی کە ناوێ پرۆسەکە سەر بکەوێ ئەبێ وا لە خەڵکەکەی خۆمان بکەین بەتایبەتی کوردەکان کە بچین بۆ دڵنیان هانیان بین چکە لە ئێستا لە ڕاستە پێم وانییە کورد ئەوە لە ئەوجی قووە تابێ بتوانێ لە ڕووی عسکەری و لە ڕووی اقتصادیەوە ئەم شەڕ بکە لەبەرەوە ئیلا ئەبێ ئەم شەڕە بە شەڕێکی دیموکراسی بە شەڕێکی بە شەڕی دەنگ بکە بە شەڕی ژمارە بکە یعنی ئەوە تا ئێمە لەوەتی پێگەمان لە عێراقا لاواز بووە ئەوتی ژمارەمان کەم بۆتەوە دیقەت بگرە بزانە چەنە ئاستەنگیمان بۆ دروست بۆ بەتایبەتی ساڵانە لە کاتی یاسای موازنە یعنی ئەو نسبەی بۆ هەرێمی کوردستان هەبوو ئەوە هەر نەما ڕاستە پەیوەندی بە ئابووری سەربەخۆ هەبوو بەڵام لەبەرەوەی ئێستا لە دنیاە ژمارە حکومەکە لە دنیاە قورسایی لە ناو پەرلەمان لە ناو حکوومەت لە هەموو جێگاکانە بەپێی ئیستحقاقی ئینتیخابی ئەپێورێ بۆیە ئێمە هەرچیمان کردووە بێ لە ئەم جاران تەجروبەیە ئەم هەڵبژاردنە سەر بخەین پرۆسەکە بە شێوەیەکی گشتی سەر بخەین بەڕێوە بچێت لە بەروی ئێستا مەترسیەک هەیە کە ئەگەر ئەم لانەیانە بەردەوامیان هەبێ ڕەنگە جارێکی تر کەرکووک لە پارێزگاکانی تری عێراقا ئیستثنا بکرێتەوە کە ئێمە هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کە کەرکووکیش لەگەڵ پارێزگاکانی تری عێراقا ئەم هەڵبژاردنەی تیا بەڕێوە بچێ لەبەرەوە جگە لە یەکگرتووی یەک خیتابی یەک ئامانجی و جگە لەوەی ئێمە خەڵکی خۆمان ببین بۆ سەر سنووقی دڵنیان پێم وایە ڕێکارێکی تری ئەوتۆ نییە لە بەردەممانە کە ئێمە ئومێدەوار بین کە هەڵبژاردنەکە بە ساڵحی ئێمە